ئەویش باس لە دیداری مەقامەکەین کە سبەینێ لە قودسی کوردستان و لە شاری کەرکووک بەڕێواچێت کە ئەمەش لەلایەن ئەرک و لەلایەن ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها دەستگای میدیایی کورتساتەوە ئەم دیدارە بەڕێواچێت و 12 هونەرمەندی مەقامبێژ بەشداریان تێدا کردووە بێگومان ئەنجامدانی ئەم جۆرە دیدارانەش بۆ گەڕاندنەوەی سەنگ و قورسایی مەقامە بۆ نێو شاری کەرکووک بۆیە چاوتە لەسەر کورسات مەگەزین بێ چونکە سبەینێ کورسات مەگەزین ئێوارە لەوێ ئامادە بێت و پرۆگرامێکی زۆر تایبەت بە تاپە پڕ ئەنێرجەکەیەوە هەمیشە لەسەر ئەم دیدارە ئامادە ئەبێت پێ ئێوارە. ئامادەکاریە بۆ سازدانی دووەمین دیداری مەقام لە شاری کەرکووک. ئێمە وەکو هونەرمەندانی تیپی مۆسیقای کەرکووک زیاتر لە 20 ئەندام و ژەنیاری تیپەکەمان بەشدارە لەم دیدارە. دیارە لەگەڵ 12 هونەرمەندی مەقامبێژی تێکڕای شارەکانی کوردستان یا زۆربەی شارەکانی کوردستان تەنانەت لە ڕۆژهەڵاتی کوردستانی شەو کۆمەڵی هونەرمەندی مەقامبێژ بەشدارن لەم دیدارە. ئێمە جێی خۆشحاڵیمانە بەڕاستی کە ئەو هەموو هونەرمەندە بەشدارە لەگەڵ تیپەکەمان و بۆ بەرزڕاگرتنی ئەم هونەرە مەزنەکە هونەری مەقامە لە شاری کەرکووک بە کانگای ئەم هونەرەدا ئەنرێت. هونەرمەندانی بەشدار بوو لە ناوچە جیاجەکانی کوردستانەوە هاتوون پرۆڤە بۆ دیداری دووەمی مەقام لە شاری کەرکووک دەکەن. سەرقاڵی پرۆڤەکردنین من لە شاری سلێمانیەوە هاتوومەتە کەرکووکی خۆشەویست بۆ پرۆڤەکردنێکی تایبەت کۆنسەرتێکی تایبەتەکەین لە شاری کەرکووک. چەندین هونەرمەندی تایبەت لەم کۆنسەرتەیە بەشدارن کە تایبەتە بە مەقامات بۆیە ئێمەش پێمان خۆشە لە 13 مانگە دیداری ئێوە ببینین پێشواسی ئێوە ببینین لەو کۆنسەرتە چونکە دڵنیام بە کۆمەڵە دەنگی جوان بە کۆمەڵە بەرهەمی جوان بە کۆمەڵە مەقاماتی تایبەتی ناوچەکان دڵی ئێوە خۆشەکەین و زیاتر تێکەڵاوی دنیای هونەرە بن. دوم ساڵی دیداری مەقاماتە لە کەرکووک خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە بتوانم خزمەتێکی بچووکی ئەم شارە جوانە بکەم کە شاری کەرکووکە. بەڕاستی شاری کەرکووک پێگەیەکی زۆر جوانی هەیە مێژوویەکی جوان و نووسینێکی جوانی تۆمار کردووە. هیوادارم ئینشاءالله بۆ هەموو هەوادارەکانمان کە بتوانن بێن دابنیشن ئێمەش خۆشحاڵە بین و دووەمین دیداری مەقام لە شاری کەرکووک لەسەر ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستان ساز دەکرێت. بڕیاری ڕۆژانی 13 مانگە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورتسات دیدارەکە لە شاری کەرکووک ساز بکرێت.